گۆران سڵاو سڵاو جانەکەم. چۆنی باشی؟ باشە جانەکەم، تو کوی؟ سپاس دەکەم وەڵام منیش باشم. ئەوە چییە؟ فترێکە وازتی نایە لە کۆمپانیای نای دەڵێ بیرمان ناکەی؟ بیرتان دەکەم بەڵام هەندێک خەریکی شکاری خۆمە. ئەت پێم بڵێ لەبەر سەر فۆن دۆمە کردەوە. پێت دەڵێم ئێستا پێم بڵە بزانم بۆ ئەو هابێت تاقەتی. هیچ نییە. چۆن هیچ نییە؟ هیچ نییە. هەر خەریکی نووسینەکانی خۆم هەر بێت تاقەتی ئەو شتانەوە. ئەرێ پێم بڵە نووسینەکان چاپ کران؟ چاپ نەکردێ بەڵام بەتەمام. یعنی خاتون نازەنین ڕازی بوو چاپیکە؟ بەداخەوە نا بەس بەتەمام لەسەر ئەرچی خۆم بە چاپیان بگەین. گۆران حەز ناکەم ئەو قسەی بکەم بەڵام نووسینەکانی تۆ ئەگەر کەلکێکیان هەبا ئێستا کتابخانەکان پڕ بوون لە نووسینی تۆ وانە؟ سەناریا ئەتوش بە چیوان دیکە فکر دەکەیەوە؟ نا من ئەو هافکر ناکەمەوە. جۆ بگرە گۆران. مەوزوعێکە دەمەوێت بۆتی باس بکەم. مەوزوعی چە؟ هیندێک پێش ئێستا لەگەڵ کاک جەودەتی قسەم کرد. گوتی گۆران واز لە نووسینەکانی نەینێ لە هەموو سەرەت و سامانم بێبەری دەکەم. هێزە چییە؟ دەبا بێبەری بکە. چۆن؟ یعنی تۆ دەتەوێت ئەو هەموو سەرەت و سامانی بگۆڕێ بە نووسینێکی؟ گوێ بگرە سەناریا هەموو سەرۆت و سامانەکەی بابم ناگاتە یەک نووسینەکانی من تێگەیشتی؟ بە بیرماتەوە ئەوی ڕۆژێش نازانم هیوان بۆی وازکردەوە وتی نازانم لەگەڵ گۆران هاوسە جیری بکەم پۆز بەسە سەرۆت و سامانەکەی گۆران لێت دەم و ژیانم تەواو دەگۆڕێ. ئیوان بەس حەسوودە تێدەگەی ئەو بەس حەسوودی بە من و بە تۆ دەکا. من خەم لە تۆ دەخۆم. چۆنە تۆ ئەو هەموو سەرەت و سامان دەگۆڕێەوە بە نووسینێکی؟ من خەم خۆری تۆم. ئەتوو خەم لە من دەخۆیان لە سەرەت و سامانەکانم. گۆران کەل لە ڕەقی بێ عاقڵ. ئەلۆ کاک جەودەت باشی؟ بەڵێ سەناریا خان چیت کرد؟ کاک جەودەت گۆران وازی لێنە ڕازی نابێ بە هیچ شتێکی قەناعەتی نایە. کچم تۆش ئەگەر عەشقی ڕاستەقینەی بایی دەتوانی قەناعەتی پێبینی بەڵام هەر قسەکەی من دەرچوو تۆش کەت بێت دوای سەرۆت و سامانەکەی. کاک جەودەت ئەوە چ قسەیەکە دەیکەی؟ دەڵێ کەس سەرۆت و سامانی ئێوە نەبن. من واز لەو کۆمپانیای دێنم واز لە گۆرانیشم هینە. کەیفی خۆتە. خواحافیز.